لە دوای زنجیرەیەک سەردان و دانوستانی نێوان وەفدی هەرێم بە سەرۆکاتی قوبا تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەت و بەغدا هەنگاونان بەرەو ڕێکەوتن لە بەغدا سوێشی ڕوونی هەیە. پێشتر مستەفا کازمی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراق لە پەیوەندیەکی تەلەفۆنیدا لەگەڵ لاهور شێخجەنگی هاوسەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان خواستی بەغدای بۆ ڕێکەوتن لەگەڵ هەرێم دووپات کردبووە. لای خۆشیەوە هاوسەرۆکی یەکێتی پەیامێکیدا بۆ سەرۆک وەزیرانی عێراق کە یەکێتی سازش لەسەر مافی هاوڵاتیانی هەرێم ناکات و داوای کردبوو هەرچی زووە هەرێم و بەغدا بۆ کۆتایی هێنان بە ناکۆچیەکان بگەنە ڕێکەوتن. لە دوایین پەیامیشیدا لاهور شێخجەنگی هاوسەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان تاکیدی کردبووە کە یەکێتی سوورە لەسەر ڕێکەوتنی حکوومەتی هەرێم لەگەڵ بەغدا لە پێناو دابینکردنی شایستەدارایەکانی موچەخۆرانی هەرێم. پەیامەکەی لاهور شێخجەنگی هاوسەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان لە دوای بڵاوبوونەوەی هەواڵی ڕێگنەکەوتنی هەرێم و بەغدا هات لە ژمارەیەک دەستگا و میدیادا. دوا بەدوای پەیامەکەی هاوسەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان مستەفا کازمی سەرۆک وەزیرانی عێراق و مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێم پەیوەندێکی تەلەفۆنیان ئەنجامدا و لەسەر چەند خاڵێک گەیشتنە ڕێکەوتنی سەرەتایی. هەر سەبارەت بە ڕێکەوتنی هەرێم و بەغدا میشەیەکێتی نیشتیمانی کوردستان لە هەوڵی هێنانەکایی کەشێکی دروستدا بووە بۆ ڕێکەوتنی هەرێم و بەغدا و خەمی لە پێشینەی یەکێتی دابینکردنی مافەداراییەکانی هەرێم و موچەی موچەخۆرانی هەرێم بووە. باڵگەشت بۆ ئەو ڕاستیە تەواوی سەردانەکانی وەفدی هەرێم بۆ بەغدا بە سەرۆکایەتی قوبا تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێم بووە. هەر سەبارەت بە خەمی یەکێتی بۆ بەدەستێنانی شایستەدارایەکانی هەرێم لە ڕێگەی ڕێکەوتنی هەرێم و بەغدا کۆتایی هەفتەی ڕابردوو دکتۆر بەرهەم ساڵح سەرۆکۆمار لە بەیاننامەیەکدا ڕایگەیاند ناکۆچیە بەردەوامەکان لەبارەی بابەتە دارایەکانی نێوان بەغدا و هەولێر لەسەر مافی هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە ڕووی یاساییەوە ڕەت دەکەنەوە. تاکیدیشی لە زامنکردنی مافی هاوڵاتیان و موچەخۆران بە شەفافیەت و دوور لە ململانەی سیاسی و گەندەڵی کردەوە. ڕاشیگەیاند زامنکردنی موچەی هاوڵاتیانی عێراق و لە نێویشیاندا هاوڵاتیانی هەرێم مافێکی دەستوریە و لەسەر لایەنە پەیوەندیدارەکان پێویستە زامنی ئەو مافە بکەن. کۆتایی هەفتەی ڕابردوو بەغدا و هەرێمی کوردستان لەبارەی ڕێکەوتنی نێوانیان لە چەند ڕاگەنراوێکدا وەڵامی یەکتریان دایەوە. ئەمەش لە کاتێکدایە لێپرسراوانی باڵای هەردوو لە بەردەوام تاکید لە ڕێکەوتن و چارەسەری کێشەکانی نێوان بەغدا و هەرێم لەسەر بنەمای دەستور دەکەنەوە.